یاری کۆتایی خولی لاوانی کوردستانە هەردوو تیپی لاوانیانەکانی هەندرێن و پێشمەرگەی سلێمانی دوای بڕینی قۆناغا جیاجیەکانی خولەکە توانیویانە بگەنە ئەو یاریە و ڕکابەری نازناوەکە بکەن. یاریەکە لەسەر یاریگای دۆمیانی هەولێر ئەنجام دەدرێت. لانیوە یەکەم بەهۆی گەرمی کەش و هەوا هەردوو تیپ توانای دروستکردنی هێرشیان کەمتر بوو بە هەستیاری شەو مامەڵەیە لەگەڵ بارودۆخی یاریەکە دەکرد. هەندرێن چەند دەرفەتێکی بۆ ڕەخسا دەکرا پێی بە گۆڵ پێش بکەوێت. لاوانی پێشمەرگەی سلێمانی لە کۆتاییەکانی نیوەی یەکەم شاریان خستە سەر گۆڵی هەندرێن و توانیان یەک خولەک بە لە کۆتایی هاتنی نیوە یەکەم با گۆڵ یەکەم لە ڕێگەی عەبدوڵڵا عادل پێش بکەون. لانیوەی دۆم لە کاتێکدا هەندرێن بە دوای گۆڵ یەکسانی وێڵ بوو، بەڵام شکار ئەکبەر با تۆمارکردنی گۆڵی دۆم بۆ پێشمەرگەی سلێمانی لە خولەکی 63 هەندرێنی لە ئامانجەکە دوورخستەوە. هێرشەکانی کوڕانی سەوزپۆش درێژەی هەبوو، هەندرێنی شینپۆشیش دەستەوەستان بوو بەرامبەری. لە دواخولەکی یاریەکە هۆزیار جەبار با تۆمارکردنی گۆڵی سێم بۆ لاوانی پێشمەرگەی سلێمانی کۆتایی بە یاریەکەی هێنا و پێشمەرگەی سلێمانی بۆ یەکەم جار بووە پاڵەوان. پیرۆزبایی لە یانەی پێشمەرگەی سلێمانی دەکەم، توانیان پلەیەکەم بدین دەستیان خۆشبی. بەڕاستی دوای هەوڵ و ماندووبوونەکی زۆر باش توانیمان تا قۆناغی ئێرکانە بێن، بەس خوای گەورە وای کرد لێرکانە بوەستین و بەرحاڵ دووەم بین. دووەم بوونی شەر خراپ نییە، بەس یەک لە سەبەبەکان ئەوەیە کە ئەتوو بەسەر کەتینە فەریق کە مەسەرەن لە قۆناغی دووەم ڕە 6 گەمەیان کردێت 4 گەمە 5 گەمە یەک حەکەم تاحکیمی لۆ کردینە و ئەمن لاریم نییە لەوەی کە ڕۆژێک پێش جێژنەیە لەوانەیە هەفتەی تاخیرتر با هەر گەرما دەبوو، بەس لە وەختەکەی سعاتە گەوترم دەکرد ئەگەر چەند مترێک لێرکانە فەرقی دەماشت ئەو ساحە جوانەی ئەو ساحە جوانە گەلۆ ڕۆژە چیوا نەبیتن لۆچیە. خۆشیەکەم لە ڕادە بەدرا چونکە ئەمە یەکەم ساڵمە کە توانیم بمە گۆڵکار و تیپەکەشم تا بڵێ ئەنجامێکی باشیە بوو لە چوارگۆشەی زێڕینە بە هەندرێن کرایەنە دەرەوە. سپاس بەخوا کە توانیم بە 9 گۆڵ بمە گۆڵکاری خولەکە و سپاس بۆ ئێوەش. وڵای سپاس بەخوا هەستێکی زۆر خۆشە. باوکاری هاوڕێکانمون باشی ئەرزانی خولەکە و کاسەکەشمان بەدەستێنا دوای چەندین ساڵی زۆر کاسەکەمان گەڕانەوە بۆ شاری سلێمانی. ئەوە شانازێکی گەورەیە بۆ ئێمە کە ئێمە بەشێک بووین لەوانی کە کاسەکە بگەڕێنەوە بۆ شاری سلێمانی. وەڵا هەستێکی زۆر خۆشمانەوەیە بە بۆنەی خولی عێراقیشەوە بەڕاستی گروتینێکی زیاترمان بۆ پێیا بوو، لەوێش ئەنجامێ باشمان هەبوو، بەڵام نەمانتوانی سەرکەوتوبین بە بۆنەی هەنێ کردار و شتی یانەی خولی کوردستانەوە هەمووی فەسڵی خۆش ئەمە ماوەرگرتووە. دوای کۆتایی هاتنی یاریەکە لە مەراسیمێکدا خەڵاتی باشترینەکان دابەشکرا. سەرەتای یاریزانان و ستافی ڕاهێنەرانی تیپی لاوانیانی هەندرێن لەسەر داواکاری سەرۆکیانە یاریگایان جێهێشت و ئامادە نەبوون خەڵات وەرگرن. ستافی ناوبژوانان و سەرپەرشتیاری یاری کۆتایی خەڵاتکران. ئایا دیاری لە سیروانی نوێ خەڵاتی گۆڵکاری پێبەخشرا بە تۆمارکردنی 9 گۆڵ. بینە ڕزگار باشترین یاریزانی خولەکە بوو لە پێشمەرگەی سلێمانی و عەبدوڵڵا حامد باشترین گۆڵپارێزی خولەکە لە هەمانیانە. دواتر یاریزانانی تیپی لاوانی پێشمەرگەی سلێمانی مەدالیای پاڵەوانبوونیان پێبەخشرا، بۆ یەکەم جار نازنای خولەکەشیان بەرز کردەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.